سێمین فێستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان بە بەشداری فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان لەلایەن ناوەندی 7 ڕەنگە کرایەوە. من وەکو فۆتۆگرافەرێک لە هەڵەبژی شەیدەوە بەشداریم کردەوە بە دوو فۆتۆ بەشداریم کردەوە. فۆتۆگان گزارش دەکەن لە سروشتی پاییز ینی لە هەورامان ڕسمەکان گیراوە. سوپاسی ناوەندی حەڕەنگاکەین بۆ کردنەوەی پێشەنگای خۆشحاڵین بەکردنەوەی پێشەنگا و فستیڤالە هیواداری هەر بەردەوامی هەبێت بۆی هەم کۆبوونەوەی فۆتۆگرافەرەکان لە هەر چوار پارچە هەبێت و هەم بۆی بتوانین کارەکان ئەمشانی خەڵکی بدەین. خۆی کردنەوەی پێشەنگای لەم شێوازە کۆکردنەوەیکی هونەرمەندان و فۆتۆگرافەرانە هەم بۆ ڕاگۆڕینەوە هەم بۆ پیشاندانی کارەکانی یەکتر بۆ گرنگیشی ئەوەیە کە مەسەن کەسێک دەتوانێت یا هونەرمەندێک دەتوانێت بێڕا لەسەر فۆتۆگەین با چ هەڵ لە یەکم هەیە چ کێشەیەک لە فۆتۆگەیە ڕاکانمان گۆڕنەوە و باشتریشە بۆ کاری هونەرێکەمان. بۆ زانیاری زیاتر لەبارەی فێستیڤاڵەکە میوانداری فۆتۆگرافەر و ئەندامی لیژنەی داوەرانی سێمین فێستیڤاڵی فۆتۆگرافەری کوردستان کاک مادی تەوەکولیەکەین. کاک مادی بەخێربێ. سلااو ڕێز بەخێرات سپاس بۆم دەفەتە. سپاس لە خزمەت. کاک مادی ئەگەر بە کورتی باسێکی فێستیڤاڵەکەمان بۆ بکەیت. ئەمە سێمینە هەڵبەت. ئەمە سێمین فستیڤاڵی فۆتۆگرافرانی کوردستانە کە بەڕێوە چێت بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ جیاوازیکی زۆر باشتری هەبوو لە ساڵانی پێشتر. جیاوازێکیش ئەوە بوو لە چوار بەشا بەڕێوە چوو لە چوار بەشی ژن ژینگە منداڵانی سەرشەقام و چوار تەوەری لە خۆ گرتووە کاک مادی. بەڵێ کاک مادی ئەوەی جێی خۆشحاڵیە هەڵبەت فێستیڤاڵەکە لەلایەن ناوەندی 7 ڕەنگە کراوەتەوە بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و باشوور و باکوور بەشداریان فێستیڤاڵیان کردووە. بە خۆشحاڵیە وەڵیم ئەم ساڵ هەر چوار بەشی کوردستان بەشداریان لەم فستیڤاڵە کرد و زۆر زۆر قازانجێکی باشیشی لێ کرد لە فۆتۆکانە هەم لە بواری فۆتۆکانەوە هەم لە دەوڵەمەندبووینی فۆتۆکانە لە ساڵانی پێشوو زۆر زۆر دەوڵەمەندتر بوو. بەڵێ کاک مادی بەڕێزت جگەلەوەی کە ئەندامی لیژنەی داوەرانی ئایا بەرهەمی شت هەیە فۆتۆش تێ لەم فێستیڤاڵەیە؟ ئێمە وەکو دادوەر چۆن چوار دادوەر بووین لە فستیڤاڵەکە ینی فستیڤاڵ وایە نابێت دادوەر هیچ هەڵسەنگاندن و خەڵاتەکان بەڵێ نابێت هیچ فۆتۆیەک خۆی بەشداری بێت ئەبێ فقط دادوەری ئەو فۆتوانە بە دڵنیایی وایە کە تۆ خەڵاتە بۆ بێ ئەندامی لیژنەی داوەران بێلایەن بێت. کاک مادی باست کرد چوار تەوەر لە خۆ گرێت. ئەی فێستیڤاڵەکە چەند ڕۆژ ئەخایەنێت؟ فستیڤاڵەکە چوار ڕۆژ ئەخاوێنێت 16 مانگ چ و 19 مانگ ڕۆژی جیهانی فۆتۆ ڕۆژی شەممە کۆتایی پێدەیت و خەڵاتەکان دابەشەگرێت لە هەر بەشێکە بە دوو کەس خەڵاتە درێت. بەڵێ کاک مادی پلانتان چییە جگە لەو پێشانگایە ئایا بەنیازن بۆ نمونە لە داهاتووە ئەم فێستیڤاڵە ببرێتە ڕۆژ ئاوا ببرێتە ڕۆژ هەڵات ببرێتە باکوور یاخود ئەمە جێگیرە و تەنها لە شاری سلێمانی؟ وڵی پێشنیار زۆرە بەس ئێستا ئامادەکاریمان کردووە لە ئێرانیش ئەمە لە شاری سنە ئەم فستیڤاڵە پێشانگا شتەکەی بەڕێوە بین دوو حوتەی دیکە لە سنە ئەم پێشانگایشە بڕێوە بین و بە قەتیەت لە ڕۆژهەڵاتیش زۆر زۆر شیلیەکە. یعنی مەبەستە کاک مادی هەمان فێستیڤاڵ ئەبرێتە شاری سنە؟ بەڵێ هەرم فستیڤاڵە فۆتۆکانی هەمووی بێتە شاری سنە و بەس ئەو کتێب و کاتالوگ و هەر شتێکی کە لێ سەر کراوە لەوێش دابەشەکرێت لە بین فۆتۆگرافرانە. کاک مادی پێشتر ئەو باسمان کرد کە جێ خۆشحاڵیە هەر چوار پارچەی کوردستان بەشداریان لە فێستیڤاڵەکە کردووە. ئەوەی گرنگە لە لای من کە باسی کەم هونەرمەندانی یاخود بڵین فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەکە ئاڵ و گۆڕی کللتورەکەن ئاڵ و گۆڕی ئەزمون و زانیاریەکەن بۆ چوونت لەسەر ئەمە؟
ئێمە تەنیا شتێکە کە دەوڵەمەندمانی کردو وەکو فۆتۆگرافر من دوێنێکیش لەگەڵ فۆتۆگرافرێک باسی ئەمەم کرد و ئەگەر لەسەری تەکنۆلۆژی بێت ئێمە زۆر دواکەوتوترین بەس یەک شت کە لەسەر ئاستی جیهانی هەڵمانە بژێرێت و خۆمان پیشانەدا کولتور و فەرهەنگی کوردیکە کە لە چواربەشی کوردستانە هەیە بەس ئێمە کامێرا فۆتۆ بەکارەهێنین ئەو کولتورە ئەوانە پیشان بدەین ینی ئەبینی لە زۆر فستیواڵەکانی دنیای وەکو مەسەڵەن وۆرفرێس فۆتۆ دێت کۆمەڵ عکسێک لە سەر کۆڵبەرەکانی ڕۆژهەڵات دا ئەبەزێنێ لە ناو ئەو فستیواڵە جیهانیە ئەمە ئەو دەوڵەمەندبوونی ئەو شتەیە ئێمەیە ینی ئەو شتەیەکە هەیە بەس کامێراکە و کامێراوانەکە نییە بەس تەئسیری هەیە نابێ بێت تەئسیر بێ بەڵام ئێمە کەسانێ وەکو فۆتۆگراف قەت 100 ساڵەوە پێشکە وەکو ئانسلادامس وەکو فۆتۆگرافرانی وەکو ڕزا دقەتی ئەم کەسانە قەت ئێمە خۆ ناتوانین وەکو پیشەی ئەوانمان هەبێت بەڵام شتێکە ئێمەی دەوڵەمەند کردوێتەوە ئەو کولتور و فەرهەنگە ئێمەیە و ئێمەش فۆتۆگرافیش ئەبێت زۆر گرنگی بدەین بەمانە کە بتوانین ئەمانە زۆرتر لە بەرچاوی جیهانیەکان پیشان بدەین بەڕاستی ئەوەیشە کە ئێمە وەکو فۆتۆگراف ئەتوانێت بباتە بەرەوە بەدڵنیایی کاک مادی من پرسیاری کەشمە بوو بەڵام کاتم نەماوە دوجار ئەڵێم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆم دەفرێتە سەرکەوتوو بن زۆر سپاس ئێواکەم کە پشتگیریتان لەم فستیواڵە کرد و زۆر لەسەر ئێمە توانیتان ئەم فستیواڵە بە خەڵک بناسیێنە زۆر خۆشحاڵیە سەرکەوتوو بن.